بەڵێزان و خۆشەویستانمان چەند ڕۆژێک دوو ڕۆژ پێش ئێستا مامۆستا شوان هەورامی یەکێک لە ڕۆژنامەنووس و نووسەرە دیارەکانی نێو میدیای ئیسلامی کوردی وەفاتی کردووە ململانێکی سەختی نەخۆشی زۆرێک لە هاوڕێکانی لە کاتی پرسە و پێش پرسە و کاتی نەخۆشیشدایانی باسییان لە تێکۆشان و هەوڵەکانی ئەو دەکرد هەم لە نووسین هەم لە خەباتی چەکداری ئەو کاتێک کە دژی زوڵموستەمی بەعز وەستاوەتەوە لەگەڵەوەی کە سەرکردەیەک بۆ هەمیشە نووسین و کاری ڕۆژنامە نووسی وەلانە ناو گرنگی پێداوە بۆ وەفاتی خەسارەتێکی گەورە بەر میدیای ئیسلامی کەوت و زۆرێک لە هاوڕەکانی باز لە دڵسۆزی و بە ئەمەکی و ئەم مامۆستا بەڕێزە دەکەن وای گەورە بە بەهشتی بەرین شادی بکە ئێمە گفتوگۆی وێزگەکانی ژیانی دەکەین گفتوگۆی تێکۆشانەکانی دەکەین کە لە ماوەی ژیانیدا ئەنجامی داوە گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا ئارام عەلی نووسەر و ڕۆژنامە نووس کە هاوکات هاوڕێی مامۆستای کۆچ کردوش بۆ مامۆستاگیان زۆر بەخێر بێ سپاس سەر هەردوو چامان مامۆستا سپاس بۆخوا بینیمان پێش وەفاتی مامۆستا ینی خەڵکانێکی زۆر هاوڕێیانێکی زۆر لە دەوری کۆبوونەوە ئەمە تا چەند دەلالەتێکی باشە بۆ ئێو کەسانی کە هەن پێش ئەوەی وەفات بکەن ینی هەست بکات کە گرنگی پێدەدرێت هەست بکات بەوەی کە ئەم کەسایەتیە ڕۆڵی هەبووە هەم بۆ دەرونی خۆی هەم بۆ کەسوکارەکەی زۆر جار گلەیەوە دەکرێت کە کەسایەتیەکانمان لەوانێ دوای وەفات گرنگی پێ بدرێ بەڵام ئەوەی کە دیارە هەم نەک مامۆستا شوانەوانە دیکەشکە هەبوون لە نێو ڕابوونی ئیسلامیدا بەو شێوازە گرنگیان پێدراوە تا چەند گرنگ و بایەخێکی تایبەتیە پێشەوینە سەر تەوری بەرنامەکەمان بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا براسي كاكشوان رجال يعني من يسهر وسوي بكم هەر باسیەکی کاکشوان بکەم لەم بەرنامەی بەڕێستانە ناتوانێ بگاتە باڵای بەرزی ئەو جوانەی کە کاکشوان هەیبوو لە ئاکارە لە ڕەفتارە لە هەڵسو کەوتە تەوەری بەرنمەکەی بەڕێزی وێستگەکانی ژیانی ئەوە بەڵام بەوە دەست پێەکەی کە کاکشوان خەڵکێکی زۆر لە دەوری کۆبووە لەوانەیە بڵێم بێدەنگی کاکشوان و سەلیقەوانی و ڕەوشت بەرزی و وردبینی و میهرەبانی کاکشوان ڕووبەرێکی فراوانی ئەو هاوسۆزیە بوو کە هاوڕێ و دۆستەکانی بۆیان هەبوو لە هەموو ئاستەکانە کاکشوان ئەبێ پۆلێن بکرێکە ئەوانەی بایەخیان پێدا لە ئاستی کۆمەڵایەتی لە ئاستی سیاسی لە ئاستی پیشەی و ڕۆژنامەنووسی ئەبێ هەموو جا بکرێتەوە چکا بەڕاستی ئەم پیاوە کۆمەڵێک تایبەتمەندی هەبوو لە کەم کەسا هەبوو من لە شوێنی تریش چەند جار باسم کردەوە خۆشی لە ژیانە ماوە کاتێک لەسەری منووسیوە کاکشوان قوتابخانەیەک بوو مەدرسەیە بوو بۆ ئێمە چەندین لەوانەیە تەجروبەمان بینی بێ وە کتێبمان خوێند بێتەوە لە ڕووی تیۆریەوە بە هێندەی ئەوەی کە ئێمە بە بەردەوامی بە زیندوی لەگەڵ کاکشوانە بووین سوودمان لێوە نەگرتووە ئەمانە هەموو هۆکارن بۆ ئەوەی کە کاکشوان بەشێکی ئەوەی کە ئەو خەڵکە لە بۆی بە پەرۆش بوو و بۆی بێتاقەت بوو ئەوە بوو دڵخۆشین ئێمە بەوەکە هەتاوەکو ئەو پیاوەما بۆ ڕێزمان لێگرت خۆشمان ویست لەوانەیە من خۆم نووسیویشمە ئەموو بریا لەحزەیە نیگەرانی ناخۆشی قسەیەکی زبری کاکشوان هەبووە ئێستا لەسەر دەروونم بمایە بۆی من ئۆغژنی دەرونی خۆم ئەو دەروونە پەژموردەیەم کە هەمە لە دوای کاکشوان ئێستا تۆزێ دڵی خۆم پێخۆش کردایە موتای ئەم پیاوە ڕۆژگارێ نیگەرانی کردوم بەس ئەم پیاوە پیاوێک بوو هەمیشە غەمگین بوو لە ناخی خۆی ئاژیا زۆر جار یعنی ئەگەر گونجاو بێ بێڵێم کاکشوان پیاوێکی قوربانی بوو قوربانیەکی تیا بوو قوربانیەکی زاتی بوو قوربانیەک بوو لە دەرەوەی خۆی بەڵام زۆر جار هەموو کات یا بڵێم ناتوانرێ باس دە قوربانیانە بکرێت کە ئەم پیاوە بۆچی بوو لەوانەیە بڵێم ئەوەی کە زۆر دیارە باسی بکەین پیاوێک بوو خۆی بە عەلاقەی هیچ کەسێکە هەڵ ناواسی بڕوای بەخۆ بردنەوە پێشەوە نەبوو تەنازولی بۆ کەس نەئەکرد نەئەچووە پێشەوە تاوەکو ئەوەی کە دەستکەوتێکی دەستکەوێ
بەڕێستان ڕوەک ڕۆژنامەنووسی ئەزانن چەند ئەزمونێکی کاری ڕۆژنەمانی لەم ناو کەناڵی ئاسمانی پەیاما بوو لەوانەیە شایانی پلە و شوێن و مەقامی زۆر گەورە بوو کاکشوان بەڵام هەرگیز ڕۆژێ دارای ئەوە نەبوو داوای بکات و بە دوایە بچێ و بەرپرسی ڕاست پێرێکە پشتیوانی بکات و کۆمەکی بک بۆی ئەم پیاوە بچێتە پێشەوە لەبەرەوەی کاکشوان وەکو سروشتە تایبەتەکەی خۆی هەبوو نەک وەکو ئەوەی کە ئێمە بین ئێستا لە دوای وەفاتی کۆمەڵی وێنەی بۆ دروست بکەین هەموو وێنەی عاتفی و وێنەی وروژێنەر بە شێوەیە کە هەست و سۆزی خەڵک و ئەوانەی کە بۆی نیگەران خەتوکەیان بین نە کاکشوان تایبەتمەندی خۆی هەبوو ئەبێ هەمومان وەکو تایبەتمەندیەکەی خۆی بیناسین ستەمی لێ نەکەین ماوەسا ئارام لەم دوایە لەوانەیە ئەم جیلی کە هەندیان زیاتر ماوەسایان ناسی بێ هەمیشە واوێنەما کردووە کە بەس لە ڕۆژکاری ڕۆژنامەگەری کاری نووسین ڕۆڵی هەبوو بەڵام هاوڕەیەکی دوێنێ پێ لە سۆشیال میدیا ماژی بەوە دەکرد کە لە کاتی ئەوەی کە دژی زوڵ مستەمیش وەستاوە تۆ تاق متفانکەی دا ئەناو خەریکی کاری ڕۆژنامە نووسی بوو خەریکی کاری نووسین بوو یعنی هاوشانی تێکۆشانی دیکەی چەکداری کە ئەو کاتە زەرورەتێک بۆ نێو میلەتی کورد ئەمەشی وەلانە ناو گرنگی پێداوە بەڵێ خۆی کاک دانیار من پێم خۆشە کاکشوان ئینسان کە باسی شخصیتێکی کەسێکەکە یا باسی بنیادی پێگەیشتنی ئەو کەسە ئەەکەی یعنی لە بنەماوە بزانی ئەم کەسە مەعدەنەکەی چۆن پێگەیشتووە کاکشوان ڕاستە تەمەنی گەنجی و مناڵی لە هەڵەبجا بەسەر بردووە زەمانێک بوو لە هەڵەبجە بوو لە ساڵی 1985 نامیلکەی شعری سۆراغی ژیانی نووسی و پیاوێکی هەستناسک بوو بە ئەدەب و بە شیعر دەستی پێکرد بە شیعر دەستی پێکردووە لە ساڵی 1970 کاتێک کیمیایی بارانی هەڵەبجە بێ خوێنکاری زانکۆ بێ لە مووسڵ لە کۆلێجی کارگێڕی و ئابووری کاتێکە کیمیایی یەکرێ بەسەر هەڵەبجا بەشێکی زۆری کەسوکاری ئەم زاتە شەهید دەبن نامێنن کە کاتێک دێتەوە تەنها برایەکی و خوشکێکی ماوە تەسەورکە کە هاتۆتەوە لەبری ئەوەی بێت شین و شەپۆڕ و لاوانەوە و کۆمەڵە شت کە ئەڕوا ڕووە کاتە ئێران بەرامبەر ئەو حیزبی بەعسە زاڵمەی کە کیمیایی بارانی هەڵەبجەی کردووە ئەڕوا پەیوەندیەکە بە ڕیزەکانی بزوتنەوەی ئیسلامی و چەکەڵەگرێ هەشت ئەو لەحزەیە قۆناغی دوای ئەنفالە پێشمەرگەی بزوتنەوە ئەخیر وەجبەن کە لە قەندیل پاشە کشەکەن کاکشوان هەورامی ڕوا بۆ قەندیل بە شەرتێ پیاوێکی خەیاڵناسکی بیرفراوانی خاوەن هەستی شعری و ئەدەبی بووە قەندیل ئەم جۆرە کەسانە کە من پەنابێتە بەر ئەو خەباتوانە زۆر بەکەمی یعنی سا بەشێک لە پێشمەرگەکانی یا بەشێ لە هاوڕێکانی یا من هەموو کاتەڵێم بەداخەوە بەشێکی زۆری مێژووی هێزی چەکداری ئیسلامی لە کوردستان شاراوەیە زۆر جار ئەو حیکایەتی لە لای پێشمەرگەیەکی سادەیە کە کەس ناچێتە لای و باسی ناکە و لەناو ڕووداوەکانە بووە لای بەرپرسەکەشی نەبووە هەموو ئەوانە کە دائنیشین گفتوگۆ ئەەکەین باسی کاکشوانەکەن و خۆشی بە ڕەحمەت بێ بەر لەوەی وفاتکە هەمووی بۆ گێڕاوی نەتەوە باسی کردوە زۆر کە چۆن چۆتە قەندیل و لەگەڵ پێشمەرگا بوو ئەخیر وەجبەی پێشمەرگە کە لە قەندیل هێزی پێشمەرگەی کوردستان لە دوای ئەنفال حیزبی بەعس کۆتایی پێنێ هێزەکانی بزوتنەوەی ئیسلامیە لەو ناوچەیە کاکشوان ئەچێتەوێ یعنی بە هەستێکی شعریەوە بە دەستێکی قەڵەمی پێەیە بە دەستێکی چەکە کاتەشانی قبولی ناکا بڕوا خەباتی ئۆردوگانشینیکە لە ئۆردوگاکانە دانیشێ لە ئێران ئەڕوا بۆ قەندیل بۆ لای برا پێشمەرگەکانی لەژێر کاریگەری ئەوەی کە کەسوکارەکەشی تیاچوو واسە خوێندنێنێ ناچێتەوە بۆ مووسڵ بۆ خوێندنەکەی دەستە خوێندنەکەی هەڵەگری ینی ئەمانە شخصیتێکی گرنگیان بۆ کاکشوان دروست کردووە دوای ئەوە کە ئەوەش نامێنێ پێشمەرگە نامێنێت دێت دەسەیاتە قەڵەم مەکتەبی ڕاگەیاندن دامەزێن لە بزوتنەوە ئیسلامیە یەکێکە لە قەڵەمە کاریگەریەکانی گۆڤاری دەنگی باوەڕکە هەر لێرە لەم بەرنامەی بەڕێستان باسمان کردووە ویستم بڵێ مامۆسا دەنگی باوەڕ ڕۆڵی ئەو کاتەی ئەم گۆڤارە چی بووە لەگەڵیشی دەمامۆسا لە نووسینەکانی چۆن بەشدار ڕۆڵی بینیوە ئێستا لە کتێبخانەکەی پشتی سەری بەڕێستەوە دەنگی باوەڕدانراوە لە ناو کتێبخانەکایە لە ناو ساختکردنەوە و توێژینەوە بیدایەکە سەیری کە ساقم کردوتەوە بەشێکی زۆری کاکشوان قسەی تیاکە یعنی بێویژدانی ناکا بەرامبەر بە کەس تەنانە ئەو کەسەشی کە لە شعری هەر کەس ناوی دەنگی باوەڕ وەرگیراوە زۆر کەسە یانویست بیشارنەوە بیکەن بەژێر لێەوە بڵێن ئەمە هی خۆمانە
نەخێر کاکشوان کە هێناوێتی باسی کردووە شعرەکەی لەوانەیە بۆ منە شعری کەسێک ناونیشانی شعری کەسێکی وەکو بەڕێز مامۆساکرێکارە کە لە دەرەوەی حیزب سیاسیەکەی کاکشوانیش بۆ بەڵام ئاماژەی پێکردووەڵێ ئەو فکرەی ئەو ناوەیمان لەوە وەرگر یعنی کاکشوان بە ئەخلاقەوە قسەیە کرد زۆر بە ئەخلاق بوو ئەخلاقی پیشەیی هەڵبەت مەبەسمە یعنی زۆر پیشەیانە و ئەگەر بەرامبەرەکەشی نارەکەشی کەسێک بواە لەگەڵ بیر و بۆچوونیا نقصان بواە یەک نەهات نایەتەوە هەمیشە لەسەر مێزی گفتوگۆ بڕای بە حیوارە و حیوار حزوریە بوو لای کاتێککە ئەچێتەوێ گۆڤاری دەنگی باوەڕ دەرەکەن ئەو چەند ساڵی لە ئێرانن هەموو ساڵێک پێشانگایی وێنەکان و کارەساتی کیمیایی بارانی هەڵەبجەکاتەوە لەگەڵ هاوڕێکانیە لەوانەیە توانی ئەویش بڕوا خۆی بە هەندێشتەوە سەرقالکە و لە هەندێشت خۆی بە دوورگرێ بەڵام ئێستا هەندێک لە کاسێتی ڤیددیۆیەکان دەنگیەکان وێنەکانی ماوە کاکشوان بنیادی کاکشوان لەمانەوە دەستی پێکرد لەبەرەوە لە دوای ڕاپەڕینیش کاتێک کە ڕاپەڕی نەکرێ بیر لەوە ئەکاتەوە کە بزوتنەوە ڕۆژنامەیەکی ڕۆژانەی نەبووە بۆی باس کرد و مەڵێ لە ساڵی 1970 فکرەیەک لە لای من گەڵاڵە بووە ڕۆژنامەیە دەرکەم بە ناوی بزوتنەوەی ئیسلامی ئەڵێ ساڵی 1992 کە ئینتیفازەکە ئەبێ لە 11/4/1992 کاکشوان ژمارە سفری ئەزمموی و ڕۆژنامەیە دەرەکە 43 ژمارە دەرەکە پێشەوەی بزوتنەوەی یەک بوون دروست بێ شەڕی ناوخۆشی بەسەرایە نسکۆی بزوتنەوەی بەسەرا دێ کاکشوان سەنووسری ئەم ڕۆژنامەیە بەڵام سەیری ئەخلاقی پیشەیی کاکشوان کە 43 ژمارەکەی ڕۆژنامەی بزوتنەوە بێنە کاریگەری شەڕی بزوتنەوە لەگەڵ هێزەکانی تریا بڵین لەگەڵ یەکێتی لەسەر قەڵەمەکەی نەبووە هەموو پێشە سەرروتارەکان بخوێنەرەوە ئەم پیاوە حاڵەتێکی سایکۆلۆژی و هەڵچوونی تیان نەبووە سەیری کە هەموو باسی سەرکۆنەی شەڕی براکانەکە و دووبارەبوونەوەی مێژوی مێنشینی سۆران و بادینان و ئەردەڵانەکە چۆن ئەمانە بابان چۆن بەربوونەتە گیانیەک ئێستا ئەو مێژووە دووبارە ئەبێتەوە یعنی ئەوەندە دژی شەڕ بووە هەمیشە ئاشتی خواز بووە و زوڵمیش لەوانەشی کەوانەیە لە ڕووی بیر و بۆچوونەوە ناکۆ بوون لەگەڵیان نامەوێت لێرە ناوەکان بڵێم زۆربەی خەبەرەکان هەواڵەکان راپۆرتە هەواڵەکان بخوێنەرەوە هەموو زوڵمی ئەوانش مەزلومیەتی خستۆتە ڕوو لە ڕۆژنامەکە ئەمە هەموو ئەدەبیاتی خۆی بەسەرەوە بووە یەک ناوی نییە کە ناوی مستعار و خوازراو بێ کاکشوان لە ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامیە هێرشی کردبێتە سەر کەسێک قسەیەکی ناشیرینی کرێ لەمسی ئەخلاق و کەسایەتی کەسێکی تری کردبێ منم قسانە لەوانەیە ئێستا کە بینەرێک لە بەرنمەکەیمە بڕوانێ وابزانێ عەتفێکە دوای خۆی بە شێوەیە ڕێم بەڵام تاوەکو خۆشی لە ژیانامە بوو لە حزوری خۆیان کۆمەڵک شتمان باسە کرد بەیەکەوە نەمانەتوانی خۆمانی لێلابێ نانی کاکشوان خاوەنی هیممەت بەرزیەکی گەورە میهرەبانی خاوەن ئەخلاقێکی جوانی پیشەیی بوو نمونەیەک باسەکەم لەوانەیە بەڕێزێ پرسیارێکی ترێتە بێ کاتێک کە بزوتنەوەی ئیسلامی بڕیارەیە بچێتە ناو حکوومەتەوە لە هەرێمی کوردستان یەکێ لەو کەسانەی کە پۆستی بۆ داانرێ پۆستێکی باش وەرگێ کە ئەو کاتە بەڕێوەبەری گشتی بووە موچەیەکی باشی هەبووە 600 بۆ 900 مەتر زەوی بۆ دابین کراوە کە پێی بدرێ هەر نووسراوە فەرمیەکە ماوە کە ئەمری بووە بەڵام لەبەرەوەی ئەخلاقی بووە لەگەڵ هەندێک لە هاوڕێکانیان لە حیزبەکەی کە پێکەوە بووە یاخود بە بەرپرس و براگەورەی خۆی زانیوە ئەو ڕازی نەبوو نەچۆتە ناوە حکوومەتەوە بەشداری نەکردەوە هەتاوەکو ئەم لەحزەیش لەگەڵ بەڕێستا قسەکەین 200 مەتر ماڵەکەی لەم ستۆدیۆ دوورە لە کرێچیایە مانگی 500,000 دیناریە یعنی هەموو کات جا باسی ئەوەم کرد هەموو کادەیمەوە سارە من لەبەرەوەی بۆ من لەگەڵ خاوەن ماڵەکەمە بڕیارم داوە کە کرێکەی بۆ بم قەرزیشی بکردایە موچەکەشی پێشۆخ دووەر بگرتایە لە 10 ڕۆژ پێشی وادەکەی خۆشوی و پارەکە بم بۆ نووسینکە داێنێ مەڵم موچەی ئەم مانگە کە دێتەوە لەبەرەوەی من وان ڕێکەوتوم لەگەڵێ یعنی من پێم خۆشە چۆن ئێمە زۆر جار باسی هەندێک کەسایەتیەکەین لە بری ئەوەی لایەنە سیاسی و عاتفی و لەکەی باسکەین باسی لایەنە ئەخلاقیەکەی و هیممەت بەرزەکەیکەین کە کاکشوان هەموو کات تیکراریەکەمەوە مەدرسەیەک بۆ قوتابخانەیە بۆ ئێمە لەوانەیە مردنی کاکشوان وفاتی کاکشوان هێز و گوڕێک و تینێکی تر بێ بۆ ئەوی کە بەشێ لە هاوڕەکانی بتوان گۆڕانکاری لە کۆمەڵێ سلوک و بیرکردنەوە و دنیابینی و تێڕوانینی خۆیان بکەن کە کاکشوان سەرمەشقەکەی بووە خۆی ماوەسە ئارام ئەو ڕەوش جوانی و ئەو ئەخلاق جوانی کە ئاماژت پێکرد هەوێنی سیاسەتێکی جوانیشە کە پێڕێوی کە هەوێنی نووسینێکی جوانیشە کە لە ڕۆژنامە نووسێکە لە کەسێکە هەبێ بەڵێ ئەو کەسانەی خۆ طبعاً کاکشوان هەرەوە نەبوو ئێمە بڵێن بچووکی بکەینەوە یاخۆ بڵێنە ناو حیزبێکی سیاسی ئیسلامیە بوو کاکشوان لە دەرەوە لە ئەندامی ئەنجومەنی سندیکای ڕۆژنامە نووسان بوو لە ئەنجومەنی باڵا بوو لە وەزارەتی ڕۆشنبیری لینکی هەبوو لەگەڵیانە
ئەو کەسانەشی کە زۆر نەیاری فکری کاکشوان بوون هی حیزبە سیاسەکەی کاکشوانیش بوون هەموو شاهدی بۆیان هەموو بۆی بە پەرۆشن بڕۆ ئەوانەی کە نووسیویانە لە سەریهانە چەپە چەپەکان دێن شاهدی بۆیان یعنی دێن شاهدی بۆ ئەخلاقی جوانی پیشەی ئەم پیاوێن کە ئەم پیاوەی یەکەم ئەخلاقێکی جوانی لە ئیسلامەوە وەرگرت بوو دووەم خۆی کەسایەتێکی کۆمەڵایەتی بەهێز بوو بێگومان پەروەردەی خێزانەکەی و دەوروبەرەکەی بۆ خۆی ئەمە کاریگەریان هەبوو کە ئەمە وەکو دوانەیە وەکو دوو شاباڵ لە ژیانی پیشەیی و مامەڵەکردنی ئەم پیاوە ڕەنگی دابوویەوە. ماوەسا پێم وابێت جەنابێش لە ئەرشیفی کۆمەڵا بوون و ئەویش چۆنی بوو کاری لە ئەرشیفی کۆمەڵا بەرپرسی ئەرشیفی کۆمەڵ بۆ کار و چالاکیەکانی چۆن بوو چۆن حەزوخ لێ هەبوو بۆ کۆکردنەوەی ئەرشیفە. تاوان کۆمەڵ ئەرشیفێکی هەبوو ئەرشیفێکی پەژموردە و پەرتوو بڵاو بوو. کاکشوان تقریبا 4 ساڵ بەر لە ئێسا بوو بە بەرپرسی ئەو ئەرشیفە. ئەرشیفەکەی بە شێوەیەکی زانستی ڕێکخستەوە یا بە شێوەی داتا و کۆمپیوتەری ڕێخستەوە پۆلێنبەندی لە ئەرشیفەکە کرد نووسراوەکان بڵاوکراوەکان وێنە و دیکۆمنتەکان ئەوەندەی کە توانی و دەسەڵاتی بەسەریا بوو ڕێکی خستەوە بەڵام بەداخەوە چەند مانگێک بەر لە ئێسا تقریبا نزیکەی ساڵێ بەر لە ئێسا وتیتر من ناتوانم ئەو کارە بکەم نەخۆشی بوارم پێنایە داوای مۆڵەتی کرد تاوەکوتی 6 مانگێک بەڵکو باش و دێمەوە سەر کارەکەم تر هاتنەوەکەی ئەوە بوو کە ینی ڕۆژ بە ڕۆژ فەقیرە ینی بڵین کەفتەکار و زەبوو نەبوو لاشەی لاوازە بوو نەیتوانی و ینی داوای بەخشینی کرد لەوەی کە بێتەوە بەلای کار و ئیشەکەی و هەر بەو شێوەیە بە مۆڵەتیەکەی تاوەکو ئێستا ماوەتەوە بەڵام کاکشوان پێشەوەش ینی لەبەرەوەی خاوەنی سەلیقەیەکی ڕۆژنامەوانی بوو ئەمانە هەموو کاریگەریان هەبوو کاک دانیاریانی ئێمە ئەگەر باسی وێزگەی ئەو پیاوە بکەین ماوەیەک ئەندامی مەکتەبی ڕێخستنی بزوتنەوەی ئیسلامیە بێ ئیشی مەکتەبی ڕێخستن کۆمەڵێ بابەتی ڕێخستن و ڕێخستنی جەماوەر و بابەتی تەنزیمیە بەڵام ئەم بوو بە بەرپرسی ڕاگەیاندنی ئەوێ هاتبوو زمانێکی ئیعلامی جوانی پێبەخشی بوو دوو گۆڤاری دەرکرد لێرەوە باسمان کردووە لەوانەیە یەکیان بەتاویدی گۆڤاری پەیڕە و هەژماری لێ دەرچوو گۆڤارێکی فکری و ڕۆشنبیری بوو بە سەلیقەیەکی جوانەوە گۆڤارێکی ترکە کۆمەڵک هاوڕێی دەریانە کرد بەڵام ئەم لە پشتیەوە بوو سەرپەرشتیەکرد ناوی سنوور بوو بزوتنەوە گۆڤاری نەبوو لە بواری ئافرەتانە لەبەرەوە ڕێکخراوێکی بوو ناوی شورای خوشکان بۆ شورای خوشکانی ئیسلامی هات ئەم گۆڤارە لە مەکتەبی تەنزیمەکەەوە دەرەچوو چەند ژمارەیەکی کەمی لە تەنزیمەوە بوو دوایی کاکشوان لەگەڵ هاوڕێکانیان بردیانە ناو ئۆرگانی شورای خوشکان ئەو گۆڤارەشی دەرەکرد یعنی کە سەیرەکەی سەلیقەیەکی جوانی پێوەیە دەستخۆشی بۆ و هاوڕێیانەی کە ئێستا لە ژیانە ماون گۆڤاری سنووریان دەرەکرد و سەرپەرشتیان ئەکرد و بابەتەکانی تیابوو بەڵام ئەو بەشە دەری ئەکرد وە تەمویلی ئەکرد کە لە مەکتەبی ڕێخستنا بوو کاکشوان بەرپرسی بوو ینی لەو قۆناغا کە لە بزوتنەوە بوو قەڵەمێکی کاریگەر بوو من ناتوانم خۆم لە هەندێ حقیقەتی تاریخی لابم بەڵام پرسیاریەوەش دروسە بێ بۆ کاکشوان قەڵەمێکی کاریگەر و کارکتەرێکی کاریگەرە لە ناو بزوتنەوە و ڕۆڵی هەیە لە ناو مەکتەبی ڕاگەیاننا بۆ کاتێ بزوتنەوەی یەکبوون دروسە بێن پیاوە نەبێ بۆ لە ڕاستە لە ناو کۆمەڵی دادگەریە کۆمەڵێک ئاست و لە شوێنە کاری کردووە بەڵام بۆچی ئەویش نەیتوانی بێتە کارکتەرێکی دیاری ناو ڕاگەیاندن لە ناو کۆمەڵە لەوانەیە بەشێکی پەیوەندی بەو بابەتە و سەرەتایەوە هەبێت کە لە سەرەتای بەرنامەکەەوە باسمان کرد ئەم پیاوە کۆمەڵی خصوصیت و تایبەتمەندی خۆی حەزی بە ئیشی مزەیەف و مجامەلە و کۆمەڵێک شت نەبوو کە پێوێت لەسەر حسابی پیاوێکی بەڕێزی وەکو جەنابەت یاخود بینەرێک بچێتە پێشەوە خۆی باتە پێشەوە بەڵکو بەو سروشت و تایبەتمەندی کە شوان هەورامی خۆی هەبوو بۆی زوڵم لە کەسایەتی ئەو پیاوە نەکەین بەوە ژیا و هەر بەوەشەوە مرد ئەو میهرەبانی هەتاوەکو ئەو ڕۆژە یا ئەو لەحزەیە کە دوجار چاوی لێگنا ئەو میهرەبانی تیا بەرجەستە بۆ ڕۆژێک گۆڕانکاریم تیانەبی یەکمە ماوە سارم زۆر ینی کەمن یاخ زۆر سیفەتێکی جوانە کاتێک کە کەسێک لە کایی سیاسی بلێر کاتێکدا بێ لە کاتە سەختەکان تا بەجێت نێڵێ دوێنێ لە پرسەکەیدا مامۆسا محەممەد بامۆکی ئاماژی بەوە کرد بۆ یەک چرکەش لە کاتە سەختەکاندا ئەم پیاوە کاری خۆی ئیشی خۆی هاوڕێکانی خۆی بەجێ نەهێشتووە ئەمە چاتا چەند سیفەتێکی گرنگە لە
کەم و کەسێکە هەبێ. وڵا کاکشوان هاوڕێکانی خۆی بەجێ نەهێشتووە و لە زۆر وێزگەی زۆر حساسی شالەوانەیە بڵێم کەسایەتی خۆشی ئەگەر لەمسکرا بێ یاخود بەرامبەرەکەی بە جۆرە مامەڵی لەگەڵا کرد بێت لەبەر هاوڕێکان یا دەوروبەرەکەی قوربانی داوە لێت ناشارمەوە کاکشوان هەروەکو چۆن قوربانیە زۆر جار زۆڵمیشی لێ کراوە ئەو زۆڵما بە شێوەیە لێ کراوە پیاوێکی هێندە بە ئەدەب و بە شەرم بووە وەکو پێویست نەیتوانانی و گوزارش لەو زڵمەشکە بەشێ لە هاوڕێکانی یاخود ئێمە و هەندێک لە هاوڕێکانی تری توانیمانە داکۆکی لێ بکەین کە مافی خورابێ مافی بۆ گێڕابێتەوە یعنی دا نەبراوە لە ئیشەکە ئەو ئەگەر ڕۆژگارێک یاخود کاتێک کەوتوێتە بەردەم بابەتێک یاخود کۆسپێک و تەنگژەیەک نەیتوانیوە بە شێوەیەک زجاری وا بووە ئەو نە بە ئەدەب بووە لەبەرەوەی زەمینەی حیواری نەبووە یاخود مێزێکی گفتوگۆ نەبووە کە بەرامبەرەکە بزانێت لی تێبگا کاکشوان نەهاتووە ڕەئی خۆی بەسەر بەرامبەریشا زاڵکە لە کاتێکا زۆڵمیشی لێکرابێ حەقیشی لابووە ئەم پیاوە وەک پێویست نەیتوانیەوە بکە ئێمە توانیمانە زۆر جارۆکو هاوڕێکانی لە دەرەوەی خۆی لە پشتی خۆیەوە قسە بکەین لەسەرەوەی کە ئەم پیاوە خاوەنی کەسایەتێکی تایبەتی خۆی پێویستە وەکو خۆی بخوێنرێتەوە هیچ لەحزەیەک هەتاوەکو ئەو لەحزەیە کە بەرپرسی ئەرشیفی کۆمەڵ بووە لە ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کاکشوان دانەبراوە پیاوێک بوو یانی پیاوێکی ئەوەی بە مانای کەریمە کاڵێن پیاوێکی نازدار و پیاوێکی نەرم و ناسک بوو یعنی زۆر جار من ئێستشکە لە بیرمە زۆر جا هەندێک کەس باسی ئەوەکەن کە کاکشوان بۆ نە کەسابەتی کردوە تووشی زەرەر بووە یەک جار لە تەمەنیا لەبەرەوەی پیاوێک بوو لە بازرگانی نەئەزانی فرتوفێڵی نەئەزانی کەسێکی سادە بوو هەمیشە یعنی جۆرێک لە حیلەی نەئێهێناوە بۆ پاساوی کەسابەت و کۆمەڵشت یەک جار دەسیاوەتە کەسابەت فەقیرە تووشی زەرەر و زیانێکی زۆر بوو هەتاوەکو مرد بە قەرز و ئەوشەوە باجەکەیە یعنی ئمە بۆ خۆی نیشانەی ئەو بوو ئەم پیاوە پیاوی ناو ئەو مەدانانە نەبوو کە ئێستا زۆر جار بەداخەوە ڕێگەی نامەشروع و ڕێگای خراپ ئەگیرێتە بەر بۆی ئینسان زۆرترین دەستکەوت و پارەی دەستکەوێت کاکشوان ئا لە ئەوشان نەیتوانی موافق بێت لەبەر ئەوەی نەیکردبوو نەی ئەزانی بەڵام بۆ بژێوی ماڵ و مناڵەکەی و کری خانوو و دەوروبەرەکەی ئەو واقعی کەتیا بوو دەستیا هەندێک ئیش تایە سەرکەوتو نەبوو بەڵام ئەوەش دیسانەوە هەر بە خاڵێکی بەهێز بۆ ئیشکایەوە چونکە نیشانەی ئەوە بوو کە ئەم پاشخانێکی لەو جۆرەی نییە کە بیەوێ زۆر جار پیشەکەی و هەڵسوکەوتەکەی وە کەسایەتی خۆی بۆ بازرگانی و ئیش و کەسابەت و ناسراوێتی بەکاربێنێت ماوە سارم مجاملە ناکەم کە خۆت لە ڕوای 2007 ئەمە پۆستێکی جەنابتە لە ساڵی 2007 خۆت پۆستە لەسەر ماوەستا شوان کردووەوە زۆر بە جوانی مەبەستم چیە لەمە ئەم پۆستانێ باسەکەم حەزەکەم بیخوێنیتەوە بۆ بیران بڕواکە بیرم نییە ڕاستەکەی 2007 جەنابە دەر مەقسەدم لەوەیە کە زۆرێک هەن کاتێکە وەفاتەکایەت ئەم وەصف و سەنا و ئەم کەسایەتیانە کە دوای وەفاتی بەڵام جەنابتان یاخود داوڕەکانی دیکەشی کە هەبوون زۆر بە شانازیەوە لە ڕابردوویاندا باسییان کردوەوە لە پیاسەیەکتان دیارە چوونەتە دەرەوە دوای هاتوونەتەوە وێنەیەتان چرکاندو بۆ یادگاری جەنابن لە پۆستێکدا ئاماژت بۆ کردو کە کاکشوان هەورامی قەڵەمێکی کاریگەر و بە سەلیقەی سەردەمی شۆڕشی شاخ و شار بووە پیاوێکی سادە و لە خۆبردە بوو لەسەرخۆ بێنیاز لە هەر شتێک کە ویژدانی نایخوازێت 15 ساڵە بەهۆی کردەی قەڵەم و پیشە و هابیریەوە ئاشنایەتی نزیکم لەگەڵی هەیە ئەوەی بڕوای پێی نەبێت کاتێ لەگەڵی ناکوژێت کات لەگەڵیدا ناکوژێت و من ڕوون بە ڕاشکاوی هاوڕێیەتیە بۆ ئێمەش کۆمەند و فەخرە کاتێک لی نزیکین کەمتر بە سروشتی مرۆڤگەلێکی ئێستا دەخوات کە هەندێک جار لە هاوڕێتیدا لی چاڕوان دەکرێت دەخوازم نرخ و بەهای ئەم ئەکتەرە ئەم کارکتەرە لە شوێن و کات و جێگەی خۆیدا ڕێزی لێ بگیرێت هەڕبی جێگەی بەهەش بێت خۆی گەورە سەبووری ئێوەش بات ماوەسەگەم بورە من نەمی دڵتەنگم کەم بەڵام مەقسەدم لەو پۆستە جوانەی جەنابە بوو یانی 2007 ئەم وەصف و جوانەی مامۆستا دەکەی لە کاتێکدا خۆی وجودی هەیە لە کاتێکدا ینی شتێکی زۆر زۆر جوان و بەنرخ و بۆیە ئاماژەم پێکرد ڕەوی خۆی گەورە سەبووری دانیار ینی کاکشوان نازانم من هەرچۆن قسەی لەسەرکەی کەمە چکە هەرچۆن بێ من
ئەم پیاوە مەدرسەیەکی ئەخلاقی بوو بۆ ئێمە من پێم خۆشە نەک من هاوڕێکانیشم ئەوانەی ناسیویانە و ئەوانەشی لەوانەیە ڕۆژگارێ بێ زوڵمیان لێکردبێ وەفات و مردنی کاکشوان بێ بە دەرسێکی هەمیشەیی بۆ هەمومان وەکو بەڕێز مامۆستا عەلی باپیر لە کۆتا وتاری هەڵگرتنی پرسەکەیە ڕۆژی یەکەم باسی کرد باسی ئاماژەی بەوە کرد فەرمووی پێویستە ئێمە هەمومان پند لە کاکشوان وەربگرین و پند لەوە وەربگرین کە ئەم کەسایەتیانە ئێمە دڵیان نەڕەنجێنین و ئەم کەسایەتیانە چۆن ئێستا من وەسفێکەم پێویستە ئەم وەسفەی کاکشوان ئەم کەسایەتی ئەگەر ڕۆژگارێ هەبوو برایەک دڵی مێشان بێ نیگەرانم کردبێ یا بە شێوەیە مامەڵەم لەگەڵا کردبێ کاکشوان سەرمەشقێ بێ بۆ من و بۆ ئێمە و بۆ هەمومان کە بتوانین سوود لە ئەخلاق و ڕەفتاری وەربگرین بەڕێستان هەموو ئەزانن لەم کەناڵە ماوەیەک لە ئیدارە بوو ماوەیەک بەرپرسی هەواڵ بوو هەواڵساز بوو یەکێک لەوانەیە لەو وێزگە گرنگانی کە ئەندامی دەستەی دامەزێنەی ڕێکخراوی بوار بوو من ئیشم لەگەڵ کردووە یعنی هەموو ئەمانە بەمانەی جەنابیشتانەوە بەمانەی ئێمەوە هەموو پێویستە ئێمە سوودی لێ وەربگرین بتوانین کاکشوان بکەین بە ڕێنمایەک و ڕێبەرێک لە دوایەوە بڕۆین سوود لەو ئەخلاقە جوانانەی وەربگرین زۆر جار وەک پێشتریش باسم کردیانی ناحەقی ئەبینی زۆری ناحەقی ئەبینی باسی ئەکرد بەڵام هەمیشە لە ناخی خۆیان ئەژیا لەگەڵ خۆیان گفت و گۆیە کرد بڕواکە لەگەڵ ئێمە کەمترین دەربڕینی هەبووە ئەو نەخۆشی قسەیەکەیە زۆر جار هەندێک کەس نەخۆشەکەوێ یان نیگەران و ناڕەحەتە بێ هاواری لە ئازاری زیاترە بڕواکەن کاکشوان هاواری نەبووە ئەم نەخۆشیەی 2 ساڵ زیاتر بەر لە ئێستا تووشی بوو من لە خەڵکی تر لە شوێن لە ماڵەوە لە نزیکەکانی مناڵەکانی هەندێک تایبەتمەندیان بۆ باس کردم کەوتومە پێکەوەین بەم پیاوە بزانم بە منی ناڵێ ڕۆژێ لە ڕۆژان ناڕەحەت نەبووە نیگەران نەبوو باسی ئەم نەخۆشی خۆی بۆ نەکردوم هەتاوەکو ئەو لەحزەیش کە دوای لەحزە بەتەنیشتیەوە بووم چاوی لێک ناوە هەر ئەیوت ئەم نەخۆشی من لوتفی خوایە خوای گەورە حیکمەتی وایە من ئەم نەخۆشی ئەم هەبێ یەک ئازار ئۆفێکمان لەم پیاوە نەبینیوە ئەمە قسەی من نییە بڕۆ بە دەور و بەرەکەی ئەتوانی لێ ئەوانەی کە نزیکن هاوڕێکانی و ئایلەکەی و خێزانەکەی هەموو بۆت باسکەن یەک ناڕەحەتی و هیچ شتێکی دەرنەبڕی کە بڵین وڵی ئەم پیاوە ئازاری زۆرە لە کاتێکیشە لە ناو یعنی وێران بوو یعنی ئەو نەخۆشیە وەکو دڕندەیەکی گەورە بەربوو بۆ جەستەی و پیاوە بەڵام ڕوخسار و سیما و زەردەخەنە و پێکەنینەکانی هەروە بوو یعنی خەمی هەمیشە هەواڵی ئەپرسی خەمی بوو خەمی مناڵی بوو لەگەڵ مناڵەکە تاچوی وەلای خەمیەوەی کەی دەوامی مەکتەبە کرێتەوە ئەمساڵ کێ یعنی سیرەکەی خۆشی ئازارێکی زۆری هەبوو هەواڵی دەرەوەیە پرسی هەواڵی هاوڕێکانیە پرسی لەبەرەوە بەڕاستی پێویستە ئێمە کاکشوان هەمومان بتوانین سوود لە ڕەوشت و بەها جوانەکانی ئەو قیەمانەی کە تایە چێنرابوو سوودی لێوەربگرین بە شێوەیەک کە هەمومان ببین بە کاکشوانێک لەناو کۆمەڵگەی دەوری بەرمانە شتێکی دیکە ماوەسا هەر وەک ماوەساڵی پێش لە پرسەکەی ئاماژەی پێکرد خێزانەکەشی بۆ خۆی ڕۆڵێکی بەرچاویان هەبوو لە هەم لە خزمەتکردنی بۆ مامۆستا هەم ینی بناغەی دروستکردنی بناغەیەکی جوانی خێزانیشی بنیاد نابوو کە دوجار لە دو ساتەکانیدا ڕۆڵی هەبوو لە خزمەتکردنی لە بەدەمەوە چوونی ئەم کەسایەتیەکە ڕۆڵێکی بەرچاویان هەبوو زۆرێکمان بینی و کەسایەتی نووسەر کەسانی بەناوبانگ کاتێک ئەگاتە نەخۆشیەک ناڕەحەتیەک دەوروبەرەکەی بەجێ ئەهێڵێ بەڵام ئەم لەبەرەوەی بناغەیەکی جوانی داڕشت بوو لەوێش هەر خێزانەکەی ڕۆڵێکی بەرچاویان هەبوو خۆی کاکشوان خێزانەکەی لەسەر دوو ئاز یەکەم پەروەردەکەی کە پەروەردەیەکی دروستی هەبوو بنیادێکی جوانی پەروەردەی هەبوو لە مناڵەیەوە لەناو هەڵەبجا پەروەردە بوو کۆمەڵگایەکی باش لەناو کۆمەڵگایەکی باشا بوو زەرجر و ناڕەحەتی و چەسانەوەی ڕۆژگاری بینی بوو ئەوە لەلایەکتر خێزانەکەی کاکشوان کارەساتێکی گەورەی لە هەڵەبجا توش بوو کە دوو برای شەهید بوون وە خێزانەکەی هەردوو چاوی لە دەزا بە میهرەبانیەوە لەگەڵ یانابوو و تەنانەت ئەو خوشکەشی کە مابوو لە ژیانە بەهۆی کاریگەری کیمیایی بارانی هەڵەبجەوە باری دەرونی یاخود شێوازی هەڵسوکەوتی وەکو کەسێکی ئاسایی نەبوو کاکشوان لەگەڵ هەموو ئەمانە دەست و پەنجەی نەرم کرده بوو یعنی هەندێک شتەیە زۆر جار لەوانەیە بابەتی خێزانی بێ نەکرێ بووترێ بەڵام من ئاگادار بووم ئەچین بۆ مناسبەیە بۆ باسێ ئەیوت پەلەمە ئەڕۆمەوە هەموو بۆ ئەڕۆیتەوە زۆر جاریا
ئەچووم بۆ ماڵەوە ئەمبینی بەسەرا کە سەیرەکەم لە ماڵەوە خەریکە خێزانەکەی و خوشکەکەشی لە ماڵە خەریکە خواردنیان بۆ حازرەکە. ئەیوت ماوەسا ئارام لە دەرگای ئێمە بدرێت بۆ هەر ئیش و کارێ لەم گەڕەکە قەرەباڵخانەی سلێمانی من دوو کەس زەماڵەکەمایە هەردووکیان کەسێکی تەواو نین کە بتوانن وەڵامی بنەوە پێویستە خۆم لە ماڵەوە بم. یعنی خێزانەکەشی بە چۆن کاکشوان میهرەبان بوو لەگەڵیانە بە نەفەسێکی درێژەوە ئەوانیش تەحملی ئەو نەخۆشییان کرد. پێویستە لێرەوە سوپاسی خێزانەکەیان و دەوروبەری و ئەو نەخۆشخانانەی بە تایبەتی نەخۆشانەی هیوا و هاوڕێکانی و هەموو ئەوانشی کە ڕۆژێ دەستیان بەرسەوە دوعایەکی خێریان بۆ کردووە پێویستە سوپاسی هەمویان بکرێ و پێزانین هەبێ بۆ هەمویان. و من ئومێدەوارم هاوڕێکانی و هاوبیرەکانی و ئەوانی کە کاکشوان لە ڕووی پیشەی و سیاسیوە کاری لەگەڵا کردوون لە دوای مردنەکەی وەفادار بن بۆ ماڵ و مناڵەکەی و ئاگایان لیان بێ وە سەردانیان بکەن و بەشێک لەو پێداویستە معنەویانە بە تایبەتی کە فەراغێکی ڕۆحی گەورەی لای ئەوان دروست کردووە و پێداویستە مادیەکانیشی بەپێی پێویست ئەوەی هەیە هاوکاری ماڵ و خێزانەکەی وەکو بچووکترین وەفا بکەن بۆ ماڵی کاکشوان. دەستشاو خۆش بێ ماوەساگیان زەحمەتی کێشە وەک جەنابەت ئاماژەت پێکرد لەوانەیە بەم بەرنامەکەمە وێزگە و کەسایەتی گەورەی ئەم پیاوە نەکرێت بە تەواوەتی حەقی پێ بدەین بەڵام ئەوەندە کاتمانە بۆ ماوەساگیان زۆر بەخێر بێ بەڕێز ماوەسا ئارامعەلی نووسەر و ڕۆژنامەنووس هاوکات هاوڕێی مامۆستای کۆچکرد و مامۆستا شوان ئەورامی یەخوا بەخێر بێ. منیش دەستخۆشیتان لێ یەکەم دەستخۆشی لە ئێوەکەم لە وەسەرەخۆشی لە خۆم و لە هەموو هاوپیشەکانی هەموو کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام کە لە چەند وێزگەیەکە تاوەکو ئەم لەحزەیەش کە کاکشوان چەند مانگە بەر لەوەی وەفاتکە کاری کردووە هەموو بەشێکی زۆر لەو راپۆرتانەی کە لە پشتی شاشەی پەیامەوە خوێنراوەتەوە کاکشوان ناوی نەنووسراوە و باسی نەکراوە بەڵام بەشێکی هێزی راپۆرتەکان و هەواڵەکانی کەناڵی ئاسمانی پەیام بەهۆی ئەو سەلیقە جوانە و ئەو ئیدراکە کە کاکشوان هەیبوو لە پشتیەوە بوو سەرخۆشی لە خۆم و لە هەموو کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام و هاوڕێ و هاوپیشەکان یەکەم و ئەو برانەی کە هەموو نزیک بوون لێەوە لەگەڵ خانەوادەکەی و ئەو کەسانی کە هەموو لە حوزن دایگرتن بۆ وەفاتی کاکشوان. پێگومان یەخوا بەخێر مامۆستاگیان خۆش بێ.